لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. دەستپێک: ئیمان بریتیە لە داننان بە ئیسلامدا بە زمان و تەزدیقکردنی لەلایەن دڵەوە. ئیمان سەرچاوەیەکی بێسنووری هێز و توانایە، بەڵام بۆ ئەوەی ئەو بەرووبووم و ئەنجامە ببەخشێ کە ئارەزوو دەکرێت، مەرجە کردار پشتگیری لە ئیمان بکات. ئەنجامدانی عیبادەتەکان بە جۆرێک بەندەوا بزانێت خوای گەورە ڕاستەوخۆ چاوی لێیەتی، پێی دەوترێت ئیحسان. ئیمان و ئیحسان وەک نووری چاو و گیانی جەستەوان، بەجێهێنانی فەرز و سونەتەکان بە گوێرەی ئەم دوو بناغەیەش وەکو دوو باڵی نورانیوان بۆ فڕین بەرەو ئاسمانەکانی هەتاهەتایی. بەڵێ، سەلامەتترین و کورتترین و قبوڵکراوترین ڕێگا بۆ نزیک بوونەوە لە خوای گەورە بریتیە لە جێبەجێکردنی فەرزەکان و خۆشویستراوی ڕاستەقینە و لە ئەنجامیشدا نزیک بوونەوە لە خوا لە هەرێمی بێسنوور و پان و بەرین و پڕلەوەفای ئەو عیبادەتە سونەتانەدا ڕوودەدات کە سنووردار نین. ڕێبواری ڕێگای حەق هەموو ساتێک لە ژێرباڵی سونەتێکی جیاوازدا خۆی لە ڕاڕەوێکی نوێدا دەبینێتەوە کە دەگات بە ئەبەدیەت و هەز دەکات گەیشتووە بە مەسهەریەتێکی نوێ و ئیتر وای لێدێت بە ئیشتیهایەکی زیاترەوە ڕوو لە ڕاپەڕاندنی فەرزەکان دەکات و عەشق و شەوقی بۆ سونەتەکانیش پتر دەبێت. ڕۆحێک کە گەیشتووە بەم خاڵە یان لەم مانایە تێگەیشتووە، هەز دەکات کە لای خوای گەورە خۆشەویستە. ئیدی وەکو لە فەرموودەیەکی پیرۆزیشدا ئاماژەی بۆ کراوە، وای لێدێت بیستن و بینین و گرتن و ڕۆیشتنی ڕاستەوخۆ دەچنە چوارچێوەی فەرمانی مەشیئەتی تایبەتیەوە. لە ڕوویەکەوە هەر ئەمەیە مەعریفەتی خوایی. مەعریفەت بریتیە لە تێکەڵاوبوونی زاندا و لەگەڵ زانادا و بوون بە بەشێک لە سروشتی ئەو، یاخود بریتیە لەوەی کە سەرجەم کردار و ڕەفتارەکانی کەسێک ببن بە تەرجمانی ئەو شتانەی دەیانزانێت. هەندێک کەس مەعریفەتیان بە بڵاوبوونەوە و کرانەوەی زانیاریە ویژدانیەکان پێناسە کردووە کە ئەمەش بە بڵاوبوونەوە و کرانەوەی خودی بەها تایبەتیە مرۆییەکاندا دەنرێت. پێدەچێت یەکێک لە ماناکانی ئەو کەسەی نەفسی خۆی بناسێت خوش دەناسێت ئەمە بێت. یەکەم پلەی مەعریفەت بریتیە لە هەستکردن و بینینی درەوشانەوەی ئەو ناوە پیرۆزانەی کە لە چواردە ورماندا دەبریسکێنەوە و پاشان لە دەرگای ناوەکانەوە گەشتکردن بۆ جیهانی سەرسوڕهێنەری سیفەتە پیرۆزەکان. بە درێژایی ئەم گەشتە هەمیشە ڕێبواری ڕێگەی خوا لە چاو و لە گوێیەوە نور دەڕژێتە سەر زمانی و دڵی دەست دەکات بە فەرمانڕەوایەتی کردن بەسەر ڕەفتارەکانیەوە و هەڵسوکەوتەکانی دەبن بە زمان گەلێک بۆ تەزدیقکردن و بانگەشەکردن بۆ لای خوا و ئەم زمانە وەکو بڵندگۆی وشەی پاچی لێدێت. اینجا هەموو ساتێک لە حەقیقەتی درەوشانەوەی إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه ڕۆشنایی جۆرا و جۆر دەکەوێتە سەر ئاوێنەی ویژدانی. ئیدی ڕۆحێکی لەم جۆرە بەڕووی سەرجەم هەست و خۆخراپەکاندا دادەخرێت و دڵێکی لەم جۆرەش بە سروەکانی جیهانی غەیب دەورە دەدرێت و لە دەلاقەیەکی نهێنیەوە کە لە ڕۆحیدا دەکرێتەوە وەک لە گوفتارێکی خوایی متەشابیهدا هاتووە کە دەفەرموێت: ما وسعني سمائي ولا أرضي ولكن وسعني قلب عبدي المؤمن. دەگات بە چێژێکی تەماشاکردنیوە کە هەرگیز نایەوێت جارێکی تر بەرەو دواوە بگەڕێتەوە. ئەم خاڵەی کە تێیدا ڕێبواری ڕێگەی خوا بە تەواوی دەرگای بەڕووی بێگانەکاندا داخستووە و هۆشیارە بەرامبەر بە نەفسانیەت و خۆی داوەتە دەستات و چۆکانی شەپۆلی ئاسوودەیی خاڵی مەعریفەتە. ئەوانەی کە لە دەوروبەری ئەم خاڵە دەگەڕێن پێیان دەوترێت ڕێبواری ڕێگای عیرفان و ئەوانەش کە سەریان پێگەیشتووە بە عاریف ناو دەبرێن. ژیان لە هەرێمی مەعریفەتدا وەکو باخچەکانی بەهەشت بێگەرد و ئاسوودە و ڕۆح بە هەستی گەیشتن بە ئەبەدیەت باڵی کراوەتەوە و دڵ لە خۆشی گەیشتن بە دڵنیایی وەک منداڵێک دڵخۆش و شادە و بەڵام لە هەمان کاتدا وریا و چاوکراوەیە و لە مەیدانی لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. شەو ڕۆژ دەکاتەوە و هەمیشە هاوشانی فریشتەکان ئەسپی خۆی تاو دەدات.
ئەو ڕۆحانەی کە هەستەکانیان وەکو چرۆدەمیان بەڕووی مەعریفەتدا کراوەتەوە ڕۆژانە چەند جارێک بە قەتپاڵەکانی جومعەی بەهەشدا گەشت دەکەن و گەڵاکانیان دەکرێتەوە و هەموو ساتێک لە ڕەهەندێکی جیاوازدا لەگەڵ دۆستدا ڕوبەڕوو دەبنەوە و دەگەن بە چێژەکانی هاودەمی ئەو هەتا ئەمان چاویان لە دەرزی دەرگای خوا بڕی بێت هەموو ڕۆژێک بگرە لە هەموو کاتژمێرێکدا چەند جارێک بە ویساڵ مەست و مەخمور دەبن و هەمیشە بە تەجەلیەکی جیاواز دەجۆشێن. ئیدی بە ئەوانەی خۆیان بەزانا دەزانن هەر زانیاریەکانی خۆیان حونجە بکەن و ئەوانەش کە دەم لە فەلسەفە دەکوتن هەر خەریکی وڕێنەکردنی دانایی بن. خواناس عارف هەردەم لە جامێکی نورانیدا دەم لە ئاسوودەیی دەدات و لە بەردەم خۆیەوە دڵنیایی دەڵێتەوە. تەنانەت کاتێک ئەو لە ترسی سام و شکۆ و مەزنی خوایەتی هەڵدەلەرزێت هەست بە حەزێکی بێکۆتایی دەکات و کاتێک چاوەکانی دەگری دڵی بە بەردەوامی لە پێکەنیندایە. سەرەڕای ئەم تایبەتمەندی هاوبەشانە عارف لە ڕووی جیاوازی مەشرەب و میزاجەوە هەندێک جۆرە و جۆریان لە نێواندا دەبیندرێت. هەندێکیان بێدەنجی و قوڵیان ئاوەمەنگەکانمان یاد دەخەنەوە و هەندێکی تریشیان هاژەهاژیان مانەندی ڕووبارەکانە. هەندێکیان بە درێژایی تەمەن بۆ خراپە و چاکەکانی خۆیان دەگرین و نە لە ئاخ و ئۆف و نە لە ستایشکردنی پەروەردگاریان تێر نابن، هەر بە برسێتیش لەم دنیایە کۆچ دەکەن. هەندێکی دیکەشیان هەردەم لە کەش و هەوای سام و شکۆ و حەیا و هاودەمیدا گەشت دەکەن و هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان بیر لەوە ناکەنەوە کە ئەم دەریایە جێبێهێڵن و بگەن بە کەنار. هەندێکی دیکەیان وەکو خاگوان خەڵکی دێن و دەچن و پێ بەسەریان دادەنێن. هەندێکیان وەک هەوروان هەموو خەڵکی بە چاکەکار و خراپەکارەوە دەخەنە ژێر چەتری خۆیان و دڵۆب دڵۆب چەشنی ڕەحمەت دەبارێن. هەندێکی تریان وەکو هەواوان هەموو کاتێک بە 1001 بۆنی خۆشەوە بەسەر هەستەکانماندا هەڵدەکەن. ئەهلی مەعریفەت هەندێک خاسیەتی تایبەت بە خۆیان هەیە. بۆ نمونە عاریف جگە لە مەعروف چاوەڕی ڕووتێکردن و ستایشی هیچ کەسێکی دیکە ناکات، لەگەڵ غەیری ئەودا ناچێتە خەڵوەتەوە. پێڵوەکانی چاوی و دەرگانی دڵی جگە لە ئەو بەڕووی هیچ کەسێکی تردا واڵا ناکات. سەبارەت بە عاریف ڕووکردنە کەسانی تر و ئارەزووی خەڵوەت لەگەڵیان و هەبوونی خەیاڵ و خولیایەکی تری بێجگە لە ئەو گەورەترین ئازارە. هەر کەسێک بەم ئەندازەیە نەگەیشت بێت بە مەعریفەت ناتوانێت یار و ئەغیار لە یەکتری گوێ بکاتەوە و ئەو کەسەش کە هاودەمی یاری نەدی بێت لە ژانی هیجران تێناگات. لە ڕوویەکەوە یەقین دوای مەعریفەت دێت. ئەو بریتیە لەوەی مرۆڤ لە هەموو خولەکێک و چرکەیەک و یەک لە سەرسەی چرکەیەک و یەک لە سەردەی چرکەیەکی ژیانیدا بەڕووی ئاسۆیەکی نوێدا بکرێتەوە و چارۆکە بەڕووی دەریایەکی تازەدا هەڵبکات. یەقین بریتیە لە گەڕانێک، گەڕانی مرۆڤێکی تەواو بوو بە دوای مەوجودێکی ناتەواو بوودا. ژیانی مرۆڤێکی لەم جۆرە سەرتاپای نورانیە، بە بەردەوامی واریدات دەڕژێت بەسەر ویژدانیدا و ئەو تەمەنی لە ڕووناچیدا بەسەر دەبات. لە ژیانی ئەودا سفرەیەکی ئاسمانی بەرز دەبێتەوە و دانەیەکی دیدا دەبەزێت. وەکو ئەوە وایە کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم وفاتی نەکرد بێت و وحی نەوەستا بێت و جیبریلیش پێی لە زەوی نەبڕا بێت. لە بەرامبەر شەماڵەکانی جیهانی غەیبەوە ئەو بە جۆش و خرۆشی سینەی پێشوازیان لێ دەکات. یەقین بریتیە لە باوەڕهێنان بەو شتانەی کە پێویستە باوەڕیان پێ بهێنرێت بە جۆرێک کە هیچ گریمان و ئەگەرێک بۆ ڕاستبوونی پێچەوانەکەی دانەنرێت. دوو کەڕەت دوولای ماتماتیک ناسەکان دەکاتە 4، بەڵام دەکرێت لەسەر ئاستی چەندەتی هەمیشە یەک بەیەکی ژمارەکان لە یەک ئاست و یەک پلە و یەک نرخدا نەبن و هەر بۆیە لەم ڕووەوە دەگونجێت ڕەخنەی لێ بژیرێت. بەڵام یەقین بریتیە لە ئیمانێک لەو پەڕی تەواوی و ڕوونی و دڵنیاییدا کە تەنانەت لە سەروی سەرجەم پێوەرە ماتماتیکیەکانی شەوەیە. خۆی لە خۆیدا گەیشتن بە چێژی ڕۆحانی لە تەماشاکردنی ئەو درەوشانەوە کەمالی و جەمالیانەی کە لە سەرانسەری بووندا دەدرەوشێنەوە و تایبەتن بە خوای خاوەن کەماڵ و جوانی ڕەها تەنها بە ئیمانێکی لەم شێوەیە مەیسەر دەبێت. کەسێک کە یەقینی بەدەستێناوە بەهۆیەوە بە قەتپاڵەکانی بەهەشدا دێت و دەچێت. دڵ و دەروون و سینەی هەموو ساتێک بە واریداتێکی نوێ پڕ دەبێت و خاڵی دەبێتەوە.
ئەویش لە گشت چرکەیەکدا بە شێوەیەکی جیاواز خۆی دەناسێت و بە شێوەیەکی جیاوازیش خوای خۆی دەناسێت. هەر ئەمەشە لێکردنەوەی چەپکە گوڵ و میوەهات لە باخچەکانی عەرش. یەقین لە ڕووی سەرەتاوە بریتیە لە چاوکرانەوە بەڕووی خێر و لە ڕووی کۆتاوە بە مانای گەیشتن بە دڵنیایی و ئاسوودەیی و تێربوون دێت. ئەگەر مرۆڤ تێر ببێت لە هەر شتێکی جگە لە ئەو، ئیشتیهای بەرامبەر ئەو نامێنێت. ئەگەر لە ئەویش تێر ببێت، ئەوە دڵی ناچێتە سەر هیچ شتێکی تر. ئەوانەی بە هەڵپەوە شوێنی دنیا کەوتون، ئەوانن کە ئەویان بە نسیب نەبووە. ئەو کەسەی دڵی بەرامبەر بەخوا گەیشتووە بە دڵنیایی، دەرگا بەڕووی هەموو شتێکی دیدا دادەخات. دڵێکی لەم جۆرە هەمیشە وەقیب لە نومایەک ڕەزامەندی ئەو پیشان دەدات و بچووکترین لادان لە گێچی ویژدانیدا ڕوونادات. ئەمەش پلەیەکی هێندە بەرزی یەقینە کە ڕۆح لە هەر یەکێک لە قۆناغەکانیدا شاید حاڵی یەکێک لە حەقیقەتە جیاوازەکانی ولكن ليطمئن قلبي دەبێت و لە هەر مەنزڵێکدا بە واریداتێکی جیاواز ڕێزی لێدەنرێت، بە هەر جێیەکدا تێپەڕێت، چرپەی ولا خوف عليهم ولا هم يحزنون دەبیستێت و مژدەی ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون وەردەگرێت وەزیکری کەوسەری ألا بذكر الله تطمئن القلوب دەکات و ژیانێک لەسەر و سروشت و جەستەوە بەسەر دەبات. دڵنیایی بریتیە لە ناونیشانی بەرزبوونەوەی مرۆڤ بۆ پێگەیەک کە لەسەر و هۆکارەکان و ئامرازەکانەوەیە. عەقڵ لەم پێگەیەدا گەشتە نائاسایی و سەر و سروشتیەکەی دەگەیەنێت بە پایان. ڕۆح کە دەگات بەم ئاستا، اینجا لە خەمە دنیاییەکانی ڕزگاری دەبێت. هەست لەم مەنزڵە ئەفسوناویەدا ئەو شتانە دەدۆزێتەوە کە بە دوایان داوێڵە و دەبێت بە دەریا لە حاڵێکدا کە خۆی دڵۆپێکە. چەند ڕێگایەکی دیاریکراو هەن کە مرۆڤ دەگەیەنن بەم ئاستە. لە پێشەمویانەوە زانست و بیرکردنەوە دێت. زانست بریتیە لە هەستکردن و تێگەیشتن و زانینی مەبەستە بەرزەکانی بەدیهێنەری مەزن لەو شتانەدا کە زمانی بوونەوەران و ڕووداوەکان بۆمان دەجێڕنەوە و فەرمانە تەکوینیەکان هەڵی دەڕێژنە بەردەممان. ئەو ئادەمی زادەی کە لە پێگەی دەسوەردان لە کاروباری بوونەوەران بەدیهێنراوە، بێگومان پێویستە ببینێت و بخوێنێتەوە و هەست بکات و فێر ببێت. پاش فێربوونیش بە دوای ڕێگاکانی زاڵبوون و ڕامکردنی ڕووداوەکاندا دەگەڕێت. ئیدی ئەم خاڵە بریتیە لە خاڵی ڕامبوونی شتان بە فەرمانی خوا بۆ مرۆڤ و تەسلیمبوون و ملکەجبوونی ئادەمی زادیش بۆ خاوەنەکەی. زانست بە فیزیا و کیمیا و گەردونناسی و پزیشکی و لق و پەلە هاوشێوەکانیەوە لە خزمەتی مرۆڤدایە و ڕۆژانە دیاری نوێی پێشکەش دەکەن. بەڵێ، زانست و تەکنەلۆژیا لە خزمەتی مرۆڤدایە و هیچ هۆکارێکی جددیش لە گۆڕێدا نییە بۆ ترساندەی. مەترسی لە زانستی بوون و دامەزراندنی دنیا بە گوێرەی زانستەکان نییە، بەڵکو مەترسی لە نەزانی و بێشعوری و خۆدزینەوەدایە لە بەرپرسیارەتی. بەڵام ئەگەر زانست بە تەنها مایەوە، واتە لە سیانەی بیرکردنەوە و ئەزمون و ویژدان دابڕا، هەرگیز نابێت ئەوە پشتگوێ بخرێ کە دەبێتە هۆکاری لادان و بەلاڕێدابردن. بەڵێ، لە جێگایەکدا کە زیهنەکان بێبەشن لە باوەڕی ئەبەدیەت و ڕۆح دیلی تەکنەلۆژیایە و ژیانی دڵیش بە تەواوەتی پشتگوێ خراوە، هەرگیز ناکرێت باز لە زانست و سوودەکانی بکرێت. بە پێچەوانەوە لە هەرێمێکی وادا زانست یارمەتی دڕندەیی دەدات و فرەڕەهەندی پێدەبەخشێت و ململانیەکان پتر تون دەکات و هاریکاری خەڵەتاندن و داگیرکاریەکان دەدات و دەیانکات بە پەتایەکی دێو ئاسا و لە بەرامبەر حەقیشدا لایەنی هێز دەگرێت. ڕاستیەکەی ئەوەیە کە پێویستە زانست ئامانجی بەختەوەری مادی و معنەوی مرۆڤ بێت و بە ئەندازەی هەوڵدانی بۆ شیکاریکردنی کێشە جەستەیی و ڕۆحیەکانی مرۆڤ بەسوودە و دەبێت بیگەێنێت بە یەکێتی دڵ و مێشک. لەو کاتانەدا کە ئەم ئەرکانە جێبەجێ ناکات یان ناتوانێت بیکات، بێسوودە و تەنانەت بە ڕوویەکدا زیان بەخشە و
چاوەڕێکردنی سوود و قازانجیش لێی کارێکی بێهودەیە. مرۆڤی ئەمڕۆ کە بە تەواوەتی مادی بووە، تەنها بە مەبەستی حەز و چێژە کەسیەکان و حەوانەوەی مادی گرنگی بە زانست و تەکنەلۆژیا دەدات. جیهانبینیەکی لەم شێوەیەش هەموو ڕۆژێک زیاتر بەرەو ڕووخانی ڕەوشتی و قەیرانی دەرونی و کرچووکاڵی بیرکردنەوەی دەبات. ئەم جۆرە لە مرۆڤ خۆی نادات لە قەرەی گەڕان بە دوای حەقیقەت و بیرکردنەوە لە پێناویدا. تەنانەت حەزی لێ نییە و خۆشی ناوێت. بێگومان لەمەدا هۆکارەکانی چەشنی باڵادەستی کللتوری ئەوامانە لە کۆمەلگادا و بەلاشخۆری و هەلپەرستی پیاوانی زانست و قات و قوڕی کەسانی دڵسۆز و خەمخۆر ڕۆڵێکی باڵای هەبووە. بەڵام کاریگەری پێنەگەیاندنی کەسانی خاوەن دڵ و ڕۆح و ئیلهام و ویژدان زۆر لەمە زیاترە. لە سەردەمێکدا کە هەمولایەک پڕ بووە لە داهۆڵگەلێک کە ژیریان دابەزیوەتە چاویان و لە مادەدا بە دوای هەموو شتێکدا دەگەڕێن، باسکردنی زانستی حەقیقەت و قوڵبوونەوە تیایدا مەحاڵە. بە پێچەوانەوە لە کەش و هەوایەکی لەم جۆرەدا بیرکردنەوە و بڕیاردانی ژیرانە هەموو ڕۆژێک زیاتر چاوی کەس دەبێت و مرۆڤەکان پتر بێعەقڵ دەبن و دنیا پڕ دەبێت لە کەسانێک کە بە فەرمانی ئامێرەکان دەڕۆن بەڕێوە. هەر بۆیە ئەوانەی بەنیازن سەر لە نوێ جیهانی ئایندە بنیاد بنێن، ناچارن سەرەتا زۆر بەباشی بڕیار بدەن کە داخۆ زانست چییە و چی نییە و دەکرێت چی لێ چاوەڕوان بکرێت و ئامانجەکانی چین. ئەجینا کەم و کورتیەکان هەر بەردەوام دەبن و زانستیش هەرگیز ئەو میوەیە نابەخشێت کە لەی چاوەڕوان دەکرێت. هەرچی بیرکردنەوەشە ئەوە بریتیە لە ئەمدی و ئەودیوکردنی کتێبی بوونەوەران لە ڕێگەی بەڵگەهێنانەوەوە. ئەو بریتیە لە ناونیشانی گەیشتن بە قەتپاڵەکانی بەهەشت پاش ڕۆیشتن بە تونێلێکدا کە بە کونەڕەشەکاندا تێپەڕ دەبێت. ئابەم جۆرە هەموو بنەماکانی زانست دەگۆڕێن بە مەشخەڵی ڕووناچی، چونکە لە سەرەتای هەموو بوونەوەران و ڕووداوەکاندا خوا هەیە و هەموو بوونیش پشتی بە ئەوەوە داوە. مرۆڤ تا جێگایەکی دیاریکرا و بە یارمەتی ئەم بەڵگە و بەڵگەهێنانەوانە دەڕوات. ئەوان دەستی مرۆڤ دەگرن و هەتا بەر دەرگای کۆشتی دەهێنن، وەکو بەدی هاتوویەک هەرچی دەڵاڵ و ڕێنیشاندەر دەبینن. بەڵام هەر کە گەیشتن بە کۆشکەکە، ئیدی ئەوان لەو دی و دەرگاکە دەمێننەوە و ڕێگە بە چوونە ژوورەوەیان نادرێت، چونکە ئیتر نهێنی ئەحسان خۆی دەرخستووە. ئەو غەیبەی پێشتر بە دووی داوێڵ بووین دۆزراوەتەوە و ویژدانیش ئەو دەنگە دەبیستێت کە لای ئەوەوە دێت. کاتێک ڕاستەوخۆ قسە لەگەڵ بەڵگە لەسەر هێنداو دەکەین، چ پێویست بە بەڵگە دەکات. ئەو کەسەی هەنجوینی شانازی دەدۆزێتەوە گوێ بە دزرانی شانە وشکەکەی دەدات، خوای گەورە پاک و بێگەردە لە جەستە و سیفەتە مادیەکان. بەڵام لەم خاڵەدا ئادەمیزاد وای لێدێت وا دەزانێت ئەگەر هەنگاوێکی تر بنێت ئیدی دەکەوێتە باوەشی ئەوەوە. بێگومان ئەو لە هەموو ئەم شتانە پاک و بێگەردە، مەگەر ئەو لە ڕەژی لامل لە مرۆڤەوە نزیکتر نییە. لە جێگایەکدا کە نهێنیەکی لەم جۆرە دەردەکەوێت، ئایا دەکرێت باز لە بەڵگە و بەڵگەهێنانەوە بکرێت؟ ئەو کەسەی ئامانجی دیوەتەوە چی لە هۆکار و ئەو کەسەش گەنجینەی دۆزیوەتەوە چی لە ڕێگا و نیشانە بکات. گرنگەوەیە ئەم ڕێگایە لە لووتکەی باوەڕ و خاڵی کەماڵدا تەواو ببێت.